سەرەتا داوا لە بەڕێز پرۆفێسۆر یاریدەدەر دکتۆر سەرهەنگ سەروەد یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی دەکەین بفەرمێتە سەر ستەیج. داوا لە بەڕێز دکتۆر هێرش ڕەسوڵ لە کۆلێژی تەکنیکی کارگێڕی بفەرمێتە سەر ستەیج. داوا لە خوێندکاری دکتۆرا عەباس جومعە مەحموود دەکەین بفەرمێتە سەر ستەیج بۆ وەرگرتنی بڕوانامەکەی. هەروەها لە کۆلێژی تەکنیکی کارگێڕی داوا لە گۆران زیاد ئیسماعیل دەکەین بفەرمێتە سەر ستەیج. داوا لە بەڕێز دکتۆر بەختیار یاریدەدەری ڕاگری کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیکەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج. داوا لە خوێندکار ڕانیە ئازاد محەممەد دەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج. بەڕێز ناسح عەبدولکەریم محەممەد دەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج. بەڕێز دکتۆر محەممەد ڕاگری کۆلێژی تەکنیکی هەڵەبجە دەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج. لە کۆلێژی تەکنیکی هەڵەبجە داوا لە نیاز سیروان عەلی دەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ وەرگرتنی بڕوانامە. هەروەها داوا لە بەڕێز هێش و فەرهاد محەممەد دەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج. داوا لە بەڕێز دکتۆر یاسین دەکەین لە بری ڕاگری کۆلێژی تەکنیکی ئەندازیاری بفەرمێت بۆ سەر ستەیج. داوا لە خوێندکار ڕێکەوت ڕەشید ئەمین دەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ وەرگرتنی بڕوانامەکەی. داوا لە بەڕێز تارا دەروێژ حەمە ڕەسوڵ دەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ وەرگرتنی بڕوانامەکەی. داوا لە بەڕێز دکتۆر یونس سابر ڕاگری کۆلێژی تەکنیکی تەندروستی و پزیشکی دەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج. داوا لە چاوان خەلیل نووری دەکەین بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ وەرگرتنی بڕوانامەکەی.